مامۆسام لەگەڵایە ئەڵێ ئەو ڕۆژێکەوە عملیات مناڵی بۆ بەیانەکەی گەڕاوەتەوە بۆ وەڵی خوێندن داوای کردووە بێ بگەڕێتەوە لە هەند مەجبور وازم هێناوە. سڵاو لەبێ مامۆستا، ماوەی چەند ساڵ وانە بێژ بەخێر بێ سەرچاوان من ماوەی 5 ساڵ وانە بێژم کردووە وا 2 ساڵیشە بێ دوور خراومەتەوە. باشە بۆچی دوور خراونەتەوە؟ هۆکارەکان جیاوازن من خۆم بە هۆکاری نەمانی بەشەوانە بوو مامۆساکانی کەش هەرێکیان بە هۆکارێکی تر بەهۆی نەبوونی ئینجازی دایکایەتی یاخود ڕێگای دوور بووە یاخود ئەو موچەی کە پێی دراوە بەشی هاموشۆی نەکردو نەیتوانێ مەسروفی خۆی و هاموو شتی پێ بکات بە هۆکارانە دوور خراونەوە یاخود هەندێکی مدیری بەڕێوبەرەکان یاخود مدیرەکان کەسی نزیکی خۆیان خستۆتە شوێنەکانیان. داواکاریتان چێ لە وەزارەت؟ داواکارین ئێمە لە ئێستاە خانەنشین هەیە خانیشانە نزیکی 1000 مامۆسا خانەنشین بووە ئێمە پرسیارمان لێرە ئەوەیە ئایا چی ئەخرێتە جێی ئەمانە ئێمە داواکاری ئێمە بخەنە جێی بەروی ساڵانی خزمەتمان هەبووە کامانە لە 1 ساڵ تا 13 ساڵ خزمەتی هەیە. باشە ئەو مامۆستانی کە ببوونەی پیشەی ئەو مامۆستانی کە ببوونەی دایکایەتیەوە یاخۆت بەوەی شوێنی دوورەوە گرفتیان بۆ دروستوە خۆیان وازیان هێناوە؟ خۆیان وازیان هێناوە بەڵام من ئەوە گەڕێمە بۆ ناچار کراون ئازوێن کە تۆ ئینجازی دایکایەتیت پێ نەدرێ بۆ حاڵ و ناتوانانی بچتە هۆڵەکانی خوێندن بۆ ڕۆژێک ئینجازی دایکایەتی پێ نەدراوە ئەو پەڕێک ئەگەر درا پێی 3 ڕۆژ پێی دراوە مامۆسام لەگەڵایە ئەڵێ ئەو ڕۆژێکەوە عملیات مناڵی بۆ بەیانەکەی گەڕاوەتەوە بۆ وەڵی خوێندن داوای کردووە بێ بگەڕێتەوە لە هەند مەجبور وازم هێناوە.